خۆشەویستەکانم هەفتەی پێشوو لە وتاری 15مانە لەو ڕێگایانەی کە ئەمان گەیەنێتە خوای پەروەردگار باسی ئەوەمان کرد کە گرتنەبەری هۆکارەکان یەکێکە لە ڕێگاکانی گەیشتن بە خوای پەروەردگار. هەندێک لەسەر ئەو بابەتە چوین، ئەمڕۆ لەسەر هەمان بابەت ئەچین بە ڕوونکردنەوەی سێ خاڵ. خاڵی یەکەم خۆشەویستەکانم، دوژمنان مسلمانان بەوە تومەتبار ئەکەن، ئەڵێن مسلمانان کۆمەڵە خەڵکێکن تەمەڵن لە جیاتی ئەوەی کە پشتبەستن بن بە خوای پەروەردگار، یعنی متەوەکل بن. ئەمان متەواکلن، تەوەکلی خوای پەروەردگار ئەکەن بە بەهانە بۆ تەمەڵی. ئەڵێن مسلمانان عاتفین، سۆزیان عاتیفیان زاڵە بەسەر عەقڵیانە. ئەڵێن مسلمانان کەمترین هۆکارەکان وایان پێکا هەڵبچن. ئەڵێن مسلمانان کەمترین هۆکارەکان وایان پێکا کە هیممەتیان لاواز ببێت. بالفعل خۆشەویستەکانم، ئێمە ئومەتێکین هەڵ ئەچین و هیچ کردەوەیشمان نییە، هەڵچوونێکی سەریع وەکو شیر دێنە کوڵ، بەڵام عەمەل و کردەوەکانمان دوورە لە حەقیقەتی مەوزوعەکانەوە. نابینن دیارە مسلمانان لە هەموو دنیاە چەند سەریع و خێرا هەڵەچن، چەند عاتفین، بەڵام سەرنجامەکە چییە؟ سەرنجامەکە هەندێک کرداری عاتفیانە، هەندێک کرداری لامەسئولیانە بۆ ماوەیەکی کەم دوای ئەوە دائەمرکەینەوە و هیچمان بە هیچ نەکرد. لە زۆربەی قەزایای مسلمانانە لە عالەمە ئاواینە ئێمە. طبعا ئەم وەسعە نەگرتنەبەری هۆکارەکان و ئەو سیفاتانەشی کە زوو هەڵ ئەچین، زوو هیممەتمان دائەبەزێ، ئەمانە وای پێکردین خۆشەویستەکانم کە لاواز بین بەرامبەر بە دوژمنەکانمان. بەڵام دوژمنەکەمان بە عەقڵەوە ئیشەکە، هۆکارەکان ئەگرێتە بەر، زوویش هەڵ ناچێ. بۆیە دائیمەن ئەوان لە دنیاە لەسەرەوەی ئێمەن. عالەمی غەربی خۆشەویستەکانم و هەروەها وڵاتەکانی شەرق ئاسیا وەکو یابان و کۆریا و ئەوانە هۆکارەکان ئەگرنە بەر، ئاعتمادێکی تەواوی ئەکەنە سەر و ئەو هۆکارانە ئەگەین لە دەرەجەی پەرستش و خوایەتی. بۆیە ئەوان لە دنیاە سەرکەوتون، بەڵام قیامەتیان ئەدۆڕێ. ئەو هۆکارانەیان کردوتە خوا پەناماندا و کردوتە شەریکی خوا. بەڵام ئێمە کە بە عالەمی ئیسلامی ناسراوین، هیچ ئاعتمادێک بەسەر هۆکارەکان ناکەین و هۆکارەکان ناگرینە بەر. بۆیە ئەوان زیادەڕەویان کرد، هۆکارەکانیان بردە ئاستی خوا، تووشی شرک بوون. بەڵام ئێمە وازمان لە هۆکارەکان هێنا، تووشی تاوان بووین. لە قیامەتە تاوانبارین و دنیاشمان لە دەستدا و دائیمەن لە ژێرەوەی. بەڵام مامناوەند چییە؟ ئەوەی کە ئیسلام داوای کردووە چییە؟ ئەوەیە کە ئێمە هۆکارەکان بگرینە بەر، لە هەمان کاتە پشتیش بەخوای پەروەردگار ئەبەسین لە کاتی پشتبەستنە و ئەزانین ئەو هۆکارانە، یعنی وا دایئەنین لە خەیاڵمانە کە ئەنەهو بەوانە ئێمە سەر ناکەین، بەڵکو بە پشتبەستن بەخوای پەروەردگار سەرەکەین. بەڵام نیزام و یاساکانی خوایش جێبەجێەکەین کە یەکێک لەو نیزامانە وە گرنگترینیان ئەوەیە کە هۆکارەکان بگریتە بەر. ئەگەر هۆکارەکان نەگرینە بەر خۆشەویستەکانم، لاواز ئەبین، زەعیف ئەبین، ژێرچەپۆکە ئەبین، خوایش دەستمان لێبەر ئەدا. نمونە بۆ ئەمە وەکو ئەو وایە کابرایەک مدیری مەدرسەیەک نیزامێکی وردی دقیقی داناوە بۆ بەڕێوەبردنی مەدرسەکەی، قوتابخانەکەی. نیزامێکی وردی دقیق. بۆ نمونە کاتی دیاری کردووە لە سعاتی 8 ئەبێ قوتابیەکان لە ناو قوتابخانە بن، هەر هەمویان.
بەڵام برادێکی ئەو مدیرە برادێکی کە دۆسێتی خۆشەویستێتی بەهۆی ئەوە خۆشەویستی مدیرەکەیە کەم تەرخەبیەکە هەموو جارێک کوڕەکەی ئەو یا مناڵەکەی ئەو تاخیرە بێت جارێ لە 8:30 دێت جارێ لە 9 دێت و بەو شێوازە طبعا ئەو تاخیربوونەی ئەو تەئسیر لە هەموو تەلەبەکانی تریشەکە لەبەر ئەوە مدیری مەدرسەکە لەبەر ئەوەی مەدرسەکەی قوتابخانەکەی فەشەل نەیەنێ چونکە ئەو یاسا و نیزامێکی بۆ داناوە ناچار دەستبەرداری کوڕی هاوڕێ خۆشەویست و گیان بەگیانەکەی ئەبێت ئەگەر وانە بێ قوتابخانەکەی فەشەل دێنێ نیزامەکەی کە دایناوە هەڵەوەشێتەوە بۆیە خۆشەویستەکانم بە تەشبیه نەبێ و نمونەی بەرزی بۆ خوای پەروەردگار نمونەکان تەنها بۆ تێگەیشتنە بە هەمان شێوەیە باخوا چەندێ خۆشمانی بوێ با چەندێک ئێمە لە خواوە نزیک بین بەڵام کە یاساکانی خۆمان پێشێل کرد خوای تەعالا دەستمان لێ بەرئەدا دەستمان لێ بەرئەدا چونکە ئەو یاسا و نیزامانی کە ئەو دایناوە ئێمە جێبەجێ ناکەین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل شيء موزون سورة حجر خوای تەعالا ئەم زەویەی ڕاخستووە بە ئێمە و بەرفراوانی کردووە و هەموو شتێک لە هۆکارەکانی ژیانی تیا بەرجەستە کردووە پاشان نیزامێکی دقیق و وردی تیاداناوە کە هەر کەسێک ئەو نیزامە ئەو یاسایە جێبەجێ بکە ئەتوانێت سەر زەوی ئاوەدان کاتەوە هەروەها خوای تەعالا لە سورەتی ئەلقەمەرە ئەفەرمێ ئینە كل شيء خلقناه بقدر ئێمە هەر شتێک کە دروستمان کردووە کە بەدیمان هێناوە بە ئەو پەڕی ئەندازە و وردی بەدیمان هێناوە و هەروەها خوای تەعالا لە سورەتی الطلاق ئەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه إن الله بالغ أمره قد جعل الله لكل شيء قدرا خوای تەعالا ئەفەرمێ هەر کەسێ تەقوای خوای هەبێ خۆی لە نافەرمانەکانی خوای تەعالا بپارێزێ خوای تەعالا دەروی لێ ئەکاتەوە لە هەموو تەنگانەیەک خوای تەعالا دەروی لێ ئەکاتەوە والرزق الرۆزی لە شوێنێکەوە بۆ ئەنێرێ کە ئەسڵەن لە حەساباتی ئەوان نییە هەر کەسێ پشت بەخوا ببەسێ خوای بەسە خوای تەعالا کارەکانی هەموو بە ئەندازێ و بە جوانی دایڕشتووە بۆیە خوای تەعالا بۆ هەموو شتێک یاسایەکی ورد و دقیقی داناوە یعنی ئەمانەی هەموو بەیەکەوە بەستووە پشت بەستن بەخوا ئەبێ جێبەجێکردنی یاساکانی خوا بێ ئەگەر یاساکانی خوا جێبەجێ نەکەی تۆ پێچەوانەی یاسای خوا ئیشت کردووە بۆیە ئەبینی مسلمانان لە هەموو شتەکانە لە هەموو کارەکانیانە لە ژێرەوەن خۆشەویستەکان حتا تەنانەت لە گۆڕانکاریەکانە یعنی مسلمان کاتێک ئەتوانێت شتەکان بگۆڕێ ئەگەر هیمەتی بۆ بکە بەڵام زۆرێک لە مسلمانان وا ئەزانن ئەگەر نوێژ بکەن تر خوای تەعالا هەموو شتەکانیان بۆ ئەگۆڕێ مع العلم خوای تەعالا فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم هەتا 200 دانە ساڵتر ئێمە ئاوا بین هەر ژێر چەپۆکەی کار بەدەستە گەندەڵەکانی خۆمان نەبین ئەگەر خۆمان لە ناخەوە نەگۆڕین پاشان گۆڕینەکە نەگا بە زمان پاشان نەگا بە کردەوەکان و بە ئەندامەکانی لاشە ئێمە هەر ژێر چەپۆکەی ئەوانە بین ئەوانیش بە کەیفی خۆیان دەسەنن بە ناقڕەمانە و تیکەیەک ئەگەر بێڵن بڕاتە خوارەوە ڕۆژ ڕۆژ بە ڕۆژ کەمتریەکەنەوە ئەگەر مسلمانان خۆیان نەگۆڕن و هەر وەکو جاران هەرچیان پێ بکەی ئەمان هەر ملکەج بن بۆیە بە تەئکید حتا ماون ژێر چەپۆکە ئەبنەوە یاسای خوایە إن الله لا يغير إن الله لا يغير ما بقوم يعني هم لعيني تشاككا هم لعيني خرافكا خوای تەعالا نایگۆڕێ حتا خۆیان نەگۆڕن حتى يغيروا ما بأنفسهم ئێمە زۆر جار پێچەوانەی ئەم یاسایانی خوا ئیشەکەین بۆیە خۆشەویستەکانم نابێ مسلمان خۆی گێلکە نابێت پشت لەم یاسانەی خوا بکە هەر کاتێ تۆ پشت لە یاساکانی خوا کرد ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ ئەدەبت نییە لەگەڵ خوای پەروەردگارە داوای شتێک لە خوا ئەەکەی بە یاسای ئەو نا علامات و نیشانەی ئەدەبی تۆ لەگەڵ خوایە ئەوەی یاساکانی وەکو خۆی جێبەجێ بکەیت علامەتی گوێڕایەڵی تۆ بۆ فەرمانەکانی خوا ئەوەیە تۆ یاساکانی خوا وەکو خۆی جێبەجێ بکەیت و
ملکەتی یاساکانی خوا ببی، ملکەتی ئەوە ببی کە خوای تەعالا دایناوە. ئەمە لە زۆربەی مسلمانانی سەر زەویە نییە. بۆیە ژێر چێپۆکرد، بۆیە دەرزیەکیان پێ دروست ناکرێت. حد دەرزیەکیان پێ دروست ناکرێت. ئەوە دنیا گەیشتە کوێ تازە مسلمان یعنی ها لە دواوە ئەمجا کیبر و تەکەبورێکیشی هەیە وا ئەزانێ ها لەسەرەوەی هەمووان، يعني وازن يلا سر هموان داوا كل خوي تعالى يا ربي خوايا هرشي كفر لنا يبري يا هرشي كفر ما هرشي ما هي كفر امس معك قصيفيه كان هي كفر وكما مسايك الله او ساعاتي على دس ما هي كفر او جلو برقي هاله برما هي اوانا حموش تكاني مني اوانا يجي خمانيه اوان لنا وبتشن يعني خوش من لنا واتي اصل وانيه خوش يسكن اصل وايا يا ساكاني خوا جيب كي اوان خوان لنا واتشن ئێمە لە یاساکانی خوا لا ئەدەین و دوایی خۆمان هەڵەخشین بە شتێکی ترە. ئەم یاسانەی خوا لە تاکە نەفەرەوە دەست پێکە هەتا کۆمەلگا وەکو خودی خۆت ئەبێ ئەم یاسایانە جێبەجێ بکەی، هەروەها کۆمەلگاکەش ئەبێ جێبەجێ بکە. بۆ نمونە یاسایەک لەو یاسانەی خوا لەسەر زەویە ئەوەیە کە ئەو کەسانەی کە نەخۆشی زەختیان هەیە سوێری یعنی شۆری ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا زەخت بەرز ببێتەوە. ئەمە یاسایەکە خوای تەعالا لە جەستەی مرۆڤ ئەمەی داناوە. شۆری ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئاو گیر بدا و ئاوگیردانیش لە لاشەی ئینسانە سەوائیلەکان لە لاشەی ئینسانە گیردرا ئەو کاتە زەخت بەرز دەبێتەوە و ئەبێتە هۆی مردن. بەڵام یەکێک دەڵێت خوا کەریمە بامە دەبخۆ تۆ بخۆ لە میوانێ دانیشتی کابرا زەختی هەیە خواردنی شۆردان ڕیاوەشە تۆ بخۆ تۆ خوا کەریمە کوڕە خوای تەعالا ئێمە خوا خەڵقمانی کردووە خوا ئەو نیزامەی داناوە. نابێ خۆ تۆ سەرپێچی نیزامەکەی خوا بکەیت. ئەوەی شەکرەی هەبێ نابێ شیرینی بخوا ئەفەوتێ. ئیخوا خوای تەعالا نیزامی خۆی لەبەر خاتری تۆ تێک نادا. ئێمە خوای تەعالا دوو شتی بۆ داناین لە عەقیدەی ئێمەیە. ئەمە عەقیدە و بیر و باوەڕە کە بریتیە لە موعجیزە و بریتیە لە کەرامەت. کەرامە تایبەتە بە ئەولیاکانی خوا، بە غەیری پێغەمبەرەکان، ئەوانەی کە طاعەتی خوا زۆر ئەکەن، خۆشەویستی خوان خوای تەعالا کەرامەتیان پێدا. بەڵام موعجیزە تایبەتن بە پێغەمبەرەکان. خوای تەعالا کاتێ پێغەمبەرێک ئەنێرێ پەیامێکی لەگەڵا ئەنێرێ بۆ ئومەتێک بۆ ئەوەی خەڵک باوەڕ بکات کە ئەم پەیامە هی خوایە. خوای تەعالا موعجیزەیەکی پێ ئەدا، موعجیزەکەی زۆر گەورەیە بۆ ئەوەی خەڵک قەناعەت پێ بکات، تەحەدای خەڵکی پێەکە، تەحەدا ئەکا ئەڵێ خەڵکینە باوەڕم پێ بکەن، ئەگەر باوەڕ ناکەن ئەوە من ئەو مردۆتان بۆ زیندووەکەمەوە، مردویان بۆ زیندووە کاتەوە، کوێریان بۆ چاکە کاتەوە. دارێکە ئەیوەشێنێ ئەبێ بە ئەژدیهایەکی زۆر گەورە. ئەمە موعجیزەیە و تەحەداشە. بەڵام کەرامەت لە غەیری پێغەمبەران موعجیزە نییە. ئێمەی ئەگەر چەندێک ئەولیای خوا بین، چەندێک خۆشەویستی خوا بین، خوای تەعالا معجزەمان پێ نادا، کەرامەمان پێدا. کەرامە یعنی ڕێزلێنانە. خوای تەعالا ڕێزێکە لە تۆی ئەینا، ڕێزی ئەوەیە کە تۆ خۆشەویستی خوای، کە تۆ تاعەتی خوا زۆرەکەی، گۆڕایەڵی خوای. ئەم کەرامەتە خۆشەویستەکانم نابێت تەحەدای پێ بکەیت. کەرامەت بۆ تەحەداکردن نییە. حتا زانایانمان فەرموویانە چەندێک ئافرەتی ئەو ئافرەتەی کە ئەکرێتە سوڕی مانگانە، چەندێک بە شەرمەوە سوڕی مانگانەکەی خۆی ئەشارێتەوە لە مێردەکەی خۆیشی عینەن ئەولیاکانی خوا کەرامەتەکانی خۆیان ئەشارنەوە وەکو ئەوە شەرمەکەن باسیکەن، چونکە دوای خوا لیان نەسێنێتەوە، حەز ناکەن تەحەدای پێوە بکەن. تۆ چۆن ئیماندار بی نابێ مخالفەی یاساکانی خوای پەروەردگار بکەی. طبعا گەورەترین کەرامەتیش ئەوەیە کە خوای تەعالا علمت پێ بدا. وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. ئەمجا قەت کەراماتیش خۆشەویستەکانم لە یاساکانی خوا لا نادا. بۆیە هەر کاتێک کەسێک لە یاسای خوا لای دا و وا دەریقس ئەمە کەرامەتە، وا دەریقس ئەمە تایبەتە بە ئەو ئەولیای خوایە، تایبەتە ئەو خۆی ئەخەڵەتێنێ، ئەوە خۆی ئەخەڵەتێنێ. جا ئاگامان لەم خاڵە بێت کە زۆر زۆر گرنگە. کەوابوو هەر کەسێک ئەسبابەکان نەگرێتە بەر خۆی ئەخەڵەتێنێ و ئەبێتە مای ئەوەی دائیمەن لەسەر زەویشە زەلیلە و ئەمەش پێی ناوتێت تەوەکل. تەوەکل و پشتبەستن بە خوای پەروەردگار ئەوەیە شتێکە لە ناو دڵە، تەوحیدێکە لە ناو دڵە، تۆ قەناعەتت وایە هەموو شتەکان بەدەستی خوایە، ئەمجا یاساکانی خوا ئەگریتە بەر بەو شێوە تۆ ئەتوانی هەم سەرزەوی تەعمیر بکەیت بە تاعەت و عیبادەتی خوا و تۆ سەیید و گەورەی سەرزەوی بی و ئاخیرەتیش ئەبەیتەوە. ئەوەیە ئیمانداری ڕاستەقینە. هەر کاتێک ئەم دوانە لە یەک جابوویەوە وەکو تەیرێک وایە بە یەک باڵگەرێکی بێ بفڕێ. تەیرێک قەت تەیرتان بینێ بە یەک باڵ بفڕێت؟
شتی وا نابێ باڵی تەوەکل بەخوا ئەبێ وەرگرتن و گرتنەبەری ئەسبابیشی لەگەڵا بێ بەو دوو باڵەت و ئەتوانی بفڕیت و بگەیتە لای خوا بەڵام تو گەرەکت بێ هەر تەوەکل بەخوا و ئەم لە هەر وای لێ بکە بەرز نابیتەوە خۆشەویستەکان بەرز نابیتەوە هەر بەرەو زەوی ئەڕۆی ئەگەر تۆزێکیش بەرز ببیتەوە ئەمجا زۆر بە خراپی ئەدەی بە زەویا و لەوە تیاج بچیت وەکاری ئەوە شەسانی مسلمانان لە هەموو سەرانسەری زەویە ئێستا زەلیلن و دوژمنان دێن خەیر و خەیراتەکانمان داگیرەکەن و کاربەدەستانی بەکرێگیرا و جاری وا هەیە لە وڵاتی ئیسلامەدا ئەنەن خێر و خێراتەکانمان هەمووی بۆ خۆیان دەبن ئەمە نەکبەتێکی ئێمە تۆ کوڕەکەت نەخۆشە کە نەخۆشە ئەبێ بیبەی بۆ لای دکتۆر و دەوا کە وەریەگری ئەبێ ئەو دەوایانە بە جوانی وەربگری ناکرێت و بڵێ کورە نەخۆشیە خوا شیفایەدان ئەڕۆی ئەیبێ بە لای دکتۆرێکی چاک ئەگەر بۆت کرا و ئیمکانیاتە بۆ بە لای دکتۆرێکی ئەخیسایی ئەوەی کە علمەکەی تایبەتی ئەو بوارەیە نابێت تۆ نەخۆشی گورچیلێتەوە بیبەی بۆ لای ئەو دکتۆرێک کە بڵێ خۆ دکتۆر هەر دکتۆرە بە لای دکتۆری دگان نابێت گورچیلە بێبی بۆ لای دکتۆری گورچیلە دوای ئەوە کە دەوایشی پێدا دەواکانت بە جوانی لە کاتی خۆیان وەرئەگری ئەگەر مناڵەکەت نەخۆش بوو ئەیدەی بە مناڵەکەت لە کاتی خۆیان نابێ پاش و پێشی بکەیت ئەمجا کە ئەمەت بە جوانی ئەنجامدا ئەمجا داواکەی لە خوای پەروەردگار و ڕۆقی ئەخوێنیتە سەریا داوا لە خواکەی خوا شیفایت ئەمە ڕاستیەکەی بەڵام ئەگەر لەمە لاتدا ئەوە خۆتت خەڵەتان دێ بۆیە داواکارم لە خوای پەروەردگار ئەڵێم یا ڕەبی خوایەوە لەو کەسانەمان بگێڕی کە بە جوانی لە دینەکەت تێگەن بە جوانی دینەکەت جێبەجێەکەن یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە خۆیان ئەخەڵەتێنن ئەسبابەکانی تۆ وەرناگرن على اساس توكليان بتو بستوا يا ربي خويا اصلاحي حالمان بكي يا ربي خويا دامزراومان بكي يا ربي خويا بو خاطرنا وجوانا كان ياخذ خاطر اسمي عظمي ياخذ بيروبا ورمان ثابت كي يا ربي خويا لسر سنتي في غمري صلى الله عليه وسلم بردوان من بكي يا ربي خويا بو خاطرنا وجوانا كان ياخذ بخاطر اسمي عظمي ياخذ شفاينا خوشكان من بي يا ربي خويا رحم بمردوكان من بكي مالو نام من صالح بكي يا ربي كردستان لبلا مصيبه بدور بقري كاربدستاني دات پرورو صالح بك يا رب العالمين يا ربي خويا لهمود جملك خراپ وظالم واستمكارك مان باريزي امين 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 الحمد لله رب العالمين والصلاه والسلام على رسول الله الامين وعلى اله وصحابته اجمعين يا ايها الذين امنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله ان الله خبير بما تعملون وش سكان خالد وهم ئەوەیە کە ئەبێ بزانین دوای ئەوەی ئەسبابەکانمان وەرگرت خوای تەعالا بە گوێرەی توانا داوای وەرگرتنی ئەسبابمان لێکا بە گوێرەی توانا خوای تەعالا داوامان لێکا ئەسبابەکان و هۆکارەکان بگرینە بەر یعنی تۆ ئێستا باسی دکتۆرمان کرد کە مناڵەکەت ئەبێ بۆ لای دکتۆر تۆ ئەگەر لە لادێیەکە ئەژیایی و ئیمکانیاتی مادیت کەم بوو هەر توانی دەست بگا بە دکتۆرێک یان بە معاون طبیەک لە مستەوسەفێکە لە دەوروبەری خۆت مناڵەکەت کە نەخۆشکەوت و ئەبێ بۆ لای ئەوە چارت ئیتر نەبوونەت پێکرێت هەر ئەوە ئیمکانیاتت هەیە کە برتە ئەوێ ئینجا داوا بکە لە خوای پەروەردگار خوا ڕەحمەت پێ بکە تۆ ئیمکانیاتت نییە پارەت نییە بیبێ بۆ لای ئەخیسائیەک بۆ عیادەیەکی دوور لە شارێکی دوور یا بۆ دەرەوەی وڵات ئیتر ئەو کاتە تو هەر ئەوە تواناتەوە ئینشاءڵڵا خوای گەورەش بە گوێرەی توانای خۆت لێت ئەگرێ لا يكلف الله نفسا الا وسعها ئەمە ئاەتی قورئانە خوای تەعالا بە گوێرەی توانای خۆت لێت ئەگرێ بەڵام توانات لە دوو شوێنە گشت جارێ من ئەمە باسەکەم توانای ئینسان لە دوو شتا دەرەکەوێت لە کاتی تەماحە و لە کاتی ترسە لە کاتی تەماحە ئیسا جاری وهەیە ئەگەر بە من و تۆ بڵێن تخوا بە پێ بڕۆ هەتا کە لار بەم گەرمایە کوڕە بابەکێ تااقەت هەیە بە پێ لێرە بەخوا برا ناتوانم ئەڵێ ناتوانم بەڵام ئەگەر بڵێن تاقە 1 ملیۆنت پێ ئەدەی هەتا کە لار بە پێ بڕۆ بڵێن لەوانەیە بەڕاکردن بڕۆ ئەو کاتە توانان لەو کاتە دەرەکەوێت معنای وایە تۆ درۆت کرد کاتی یەکەم جاوتت بەخوا توانام نییە توانات هەیە بەس خۆت بەکاری نایەری لە حاڵەتی ترسیشا توانا دەرەکەوێت یعنی چۆن لە حاڵەتی ترسە یعنی ئەگەر ئێستا هەر ئەو کەسەی واوتی ناتوانم تا کە لار بە پێ بڕۆم لە کاتی ترسی کاتێ ترسانی لەنەوە تو یەکوتیان ئەرۆڵا حکومەت عێراقات پیاوی پیری وامان هەبوو نەیەتوانی دەمت ڕێ بکا لە ماڵە ئەوت فەقەراتم جارەکە ناتوانم بەڵام بە پێ لە کەلارەوە گەیشتە ئێران ئەم هەموو دەشت و دەرێ بڕی چونکە ترس هەبوو تەوابوو لە کاتی ترسە دەرەکەوێت و بە چەندێ توانات هەیە لە کاتی تەماحیشە بۆیە خۆت مەخەڵەتێنە خوا بە گوێرەی توانای خۆت لێت ئەگرێ بەڵام ئەبێت تواناکانت وەکو خۆی بەجێبێنی خوای تەعالا لە قورئانی پیرۆزدا فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة
ئەفەرمێ بۆیان ئامادەکەن بەرامبەر بە دوژمنانتان چەند یەکتواناتان هەیە لە هێز. یعنی ئەو کەسەی کە توانایەکی زۆری هەیە ئەبێ هێزێکی زۆرتر بەکاربێنێ، هێزێکی زۆرتر ئامادەکە. تۆ پارەیەکی زۆرت هەیە، نەوتێکی زۆرت هەیە، هەمووی خواردن نەتوانیە بەکاری بێنی قوتێکی باش بەهێزدانەی ئەڵێ چیکەم بەخوا من هەر ئەمەم لەدەست هاتوو ئیتر هەرەوە نەتوانامان هەیە و ئێمە ملەتێکی بێتوانین و ئەمانە و کاکە تۆ پارەکەت هەمووی بەهەدەرادا چی بکەیت؟ نەتدا بە چەک، نەتدا ئەسلیحەی باشت دروست نەکرد، ئیتر دام ئەیکەیتە مل خوا لەو کاتە نەعوذ بالله ئەمە بەڕاستی خۆ خەڵەتاندنە. بەڵام ئەگەر تو توانات نەبوو، هەندێک وڵاتی ئیسلام لە کاتی خۆیان دوژمن داگیری کرد هیچیان نەبوو، تەنها برنەوی کۆمیان بەکارهێنا، تەنها تاپڕیان بەکارهێنا، هەر ئەوەیان دەسەکەوت لەو کاتە. خوای تەعالا بەو برنەوە و تاپڕە سەریانی خست بەسەر نەوەوی و بەسەر هینەکانە، چونکە ئەو کاتە ئەوان هەر ئەوەیان لەدەسا بوو، ئەوان بەکارهێنا خوای تەعالا پشتیان بەخوا بەس خوا سەریانی کرد. بەڵام ئەگەر تو توانات هەبێ درۆ بکەی لەگەڵ خوایە مەخوا برا سەر ناکەی. جاران پێشمەرگەی خۆمان حوت پێشمەرگە لە سەی خەلیلە لیواکەی بارقیان بەزان و من وەرچاو خۆمانەوە سیرمانە کرد، ئێمە لە لیواکەوە لێوە سیرمانە کرد بە حوت پێشمەرگە لە سەی خەلیلە ئەو لیوا گەورەیە بە هەلیکۆپتەر و بە دەبابە و بە هەموو قواتێکەوە قواتی بارق ئەو قواتە مهمەی ئەو لیوا مهمەی زمانی حزبی بەعث بەزانیان لە ئاوایەک ئەو سەی خەلیل. بەڵام فەرموو ئێستا ئەگەر وا ئێستا وا کرێ بۆچی؟ چونکە ئێستا نەماتوانێ ئیعدادێ بکەین کە خوا ئەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة. ئەخرەوە زۆر گرنگە ئێمە ئەوە بکەین، با خۆمان نەخەڵەتێنین. خاڵێکی تریشێ ئەویشە زۆر گرنگە برایە لە مەسەلەی گرتنەبەری ئەسبابە. خوای تەعالا خزمکێ ناکا. خوای تەعالا هەموو سەرزەوی خەڵق کردووە کشتی وەکو یەک. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. كس خزمي إخوانية، كس كري إخوانية، خوا كري نية. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد. بويا كس ونرجع مخوا من لخوكي ترمو ترم سعد كري أبي وقاص أو أبوك في غمري قاص الله سم شانازي في وأكد هم جاري عيود أما خاوي منها أما خالوكي منها ببينا أو سعد كري أبي وقاص لما موقفك إمام عمر باني كبدي سعد ننازي بو بلاي في غمر خالوي في غمري قام صلى الله عليه وسلم ننازي بو قايت عليها مو خلقي وكيف دروس كردوا أولا موقفك آية في غمري قاص الله سم شانازي بتو وأكا هلا بيرد تشوف يا غمري قاص الله سم يفرمو عباس إمامم فاطمة يكتشم حمو خزمة كان يخوي دانا بانكت فرموي من ناتو الميشتان بوكم نلا دنيا نلا قيامتها حيت شمبيناكري فرياي خوتان بكون هر يكي خوي بو خوي إيش خويتا بويا أقات لخوت بي قلت نبري أسبابش كس خزمي إخوانية خوي تعالى يا ساي كدانا وحر كسي لسروي زي هر ملتي أو يا سايني خوات جيب كسر كوتوري هر ملتي كيش يا ساكاني خوات جيل بي بكا با مسلمانيش بيش جيل بي أكوي لدنيا أما يا ساكاني دنيا إتلا قيامتي شا طبعا أو كسر يا ساي خوي جيب جنة كرديش جيب بي كوتوا با مسلمانيش بيلا قيامتي شا قنا أحباري